ئاوایەکەی لەبەرەوەی نەشکێتەوە. ئەمڕۆ ئەم ساڵ تەماتە وەکو پێویست پارەی باشی نەکردووە سیادی هەر لە دەوری سیاساڵ بۆ 250 و 350 سیادی تا ئێستا پەتاتەی ئەوەی بازاڕەکانی لەلایەن چەند بازرگانێکەوە خۆڕک کراوە هاوردنی لە وڵاتانی ئێران و غەزنکردنیان لە ناو بەڕادەکانە تا ئیسە ماوەتەوە و بۆنەی ئەوەی شۆ پەتاتەی شارەزور و سنووری هەولێر و هەموو تەواوی کوردستان هیچ پارەیەک ناکات و ماوەتە هەمووی بووە بەزەر بۆ جوتیاران. تەماتە بێژمارە. تەماتە زۆرەکرێت تەماتە بەس ئەگەر حکوومەت پلانی هەبووایە لە جیاتی ئەوەی هاوردە ئاکات لە دۆشا و لە وڵاتانەوە بەس لێرە ئەو شەریکاتی معاملێکی دۆشاوی دابنیایە بۆ ئەوی بەرهەمی جوتیارانی وەربگرایەتەوە بازاڕیشی یەکسانە کرد و جوتیا تووشی زەرەر نەبوو هەم ئەیتوانێت دۆشاوێک پاک و جوان لەسەر تەماتەی خۆماڵی دروست بکە بۆ وڵاتەکە ئەو هاوردە ئەو پارانشی بە زیاوانە چێتە دەرەوە. وڵی کێشەی ئێمە تەنها ئەوەتە بەرهەمەکان کاتێک لە دوای ئەو هەموو مەسارفە زۆرە کێشەی ئێمە ئەوەیە کە هاوکارمان ناکەن بازاڕەکانیان ئەوەنە بازاڕەکەی فول بووە لێل تەماتە و پەتاتە و شتا ڕزقارمان تووشی زەرەرە بێ ئەوەی زەرەرەکە ساڵانە ساڵێ نییە و دوان نیە تووشی زەرەرێکی گەورە بین بەخۆ. ئێمە پلانەکانی ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ئەوەیە مەسلەی بە بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان چۆن ئەم بەرهەمانە بە بازار بکەین چۆن بازاڕیان بدۆزینەوە چ لە ناوخۆ چ لە دەرەوەی شارەکانی بڵێن پارێزگەکانی ناوەڕاست و خواروی عێراق چ هەناردەیکەین بۆ دەرەوە لەسەر ئەم بڵێن جومگانە هەمووی کارەکەین. خاڵێکی ترەوەی کە کاری ئێستەکەین چۆن ئێمە بتوانین بەرهەمەکانمان بە پیشەسازی بکەین یعنی یەکێک لەو کارە گرنگانەی کاریەکەین بە پیشەسازیکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکانە ئێستا خۆشبەختانە لە چەند بوارێک کاری بەرهەمێنان کراوە پیشەسازی کشتتوکاڵی لە بواری گەنم لە بواری تەماتە لە بواری پەتاتە ژمارەیەک پرۆژەش ڕاگەاندنی بۆ کراوە لەلایەن دەستەی و بەرهێنانەوە بۆ بە پیشەسازیکردن مەسەل لە قوتونان وشکردنەوە دروستکردنی ڕەبا و شەربەتۆمانە ئەمە هەمووی کاری لەسەرەکە بەڵام بێگومان ئەمانە کاتی ئەوێ و ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە کەرتی تایبەت بە بەراورد لەگەڵ ڕابردووە وەڵام دانەوەیکی زۆر زۆر باشیان هەیە کە ئێستا توانم بڵێم و بەرهێنان لە بواری کشتتوکاڵە کە پێشووتر لە 100 بوو ئێستا گەشتۆتە لە 100 بێگومان ئەمە ڕەنگە کاریگەریەکانن لە چەند ساڵی داهاتووە دەرکەوێ زیاد. خستنە بازاڕی بەرهەمەکان زیادە لە پێداویستی خۆمان لەم وەرزە بەڵام بە پێی ساڵ 12 ئەگەر بتوانین وە کارێکین لەسەرەوەی کە ساڵ 12 مانگ خانۆ پلاسیکان بەرهەمی تیا بێنرێ